ئەمڕۆ ژمارەیەکی زۆر مامۆستا و فەرمانبەر لە گەرمیان بۆ دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر بە دواکەوتنی موچەکانیان خۆپیشاندانیان ئەنجامدا و چوونە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان. خۆپیشاندەران جەختیان لەسەر بەردەوامبوون لە دەربڕینی ناڕەزایەتی دەکردەوە تا ئەو کاتەی کە موچەی ئەو سێ مانگەیان پێدەدرێت کە لە لای حکوومەتە و تا ئێستا پێیان نەدراوە. لایەنەکان هەریەکەیان ئەوی تریان تۆمەتبارەکەن بۆ ئەوەی کە قەیرانەکە خەنە ئەستۆیەکی تر بەڵام ئێمە وەکو مامۆستا و هەروها بە شێوەیەکی گشتی هاوڵاتیانیش دیارە هەموو شتەکانیان لا معلوم و ڕوونە پیانەوە ئەبینین کە هۆکاریم گرفت و قەیرانانەتین بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە خەیری جیاوازی کۆمەڵایەتی بکەین لە نێوان بەردووستان و خەڵکی ئاسایی هەرێمی کوردستانە بینی هەرێمی کوردستان بوو بە دوو چینی زۆر جیاوازەوە چینێکی زۆر باڵا لە ئاستێکی زۆر باڵادا ژیانیان هایلافە و چینەکەی تریشی بەداخەوە ئەتوانم بڵێن سەرشەقام کە ئەوانەی تریش هەموو فەرمانبەرانە گرێتەوە بە شێوەیەکی گشتی لە وڵاتێکی پڕ داهات و پڕ لە دەوڵەمەند و خێر و خێراتە هیچ مانایەک بۆ ئەوە نییە کە خەڵک بە موچەیەکی بژی و مەمر و بۆ ماوەی خێمانزارێ موچەی نەدرێتێ بۆیە دڵنیام ئەم وەزعە تەقێتەوە گەر چارەسەر نەکرێت. خۆپیشاندەران ڕەخنەشیان لە حکوومەتی عێراق گرت کە موچەی فەرمانبەرانی ژێر دەسەڵاتی داعش دەدات لە کاتێکدا موچەی فەرمانبەرانی هەرێمی بڕیوە. ئەم حکوومەتش بەداخەوە کۆمەڵێ مبەڕڕی ناگونجاو دێنێتەوە کە حکوومەتی عێراق موچەی ئێمەی بڕیوە. ئێمە پرسیارێک لە وەزیری دارایی حکوومەتی فیدراڵەکەین کە ئەندامی مەکتەبی سیاسی پارتێکی کوردستانیە ئایا موچەی ژێردەستی داعش بۆ ئەدا بۆ موچەی ژێردەسی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێم نادا. ئێمە بە گوێرەی دەستوری عێراقی بەشێکی لەم حکوومەتی عێراقی فیدراڵە ئەو جیاوازیە چییە؟ یان مبەڕڕێکی نەگونجاوە ئەم حکوومەتە گەندەڵە فاشلە یێنێتەوە بۆ ئەوەی چاواشەکاری لە هاوڵاتیان هەبکە بۆی هاوڵاتیانش گەیشتنەتە ئەو قەناعەتەی کە ئەم مبەڕڕانە نەگونجاوە ناشایستەیە. ئەوە هیچ مانایەکی نییە لەلای ئێمە. ڕێکخراوی یەکێتی مامۆستایانیش کە نوێنەرایەتی مامۆستایان دەکات داوای بەردەوامبوونی بایکۆتکردنی دەوام لە مامۆستایان دەکات. ئێمە وەکو لقی گەرمیان یەکێتی مامۆستایانی کوردستان پشتگیری لە گربوونەوەی مامۆستایان دەکەین و ئەم گربوونەوەیش تەنها وا بزانم بۆ موچە نیە بگرە گرفتەکانی ناو پەروەردە لە موچە زۆر گرنگترن و من داوا لە مامۆستایانەکەم بەردەوام بن نەک بۆ موچەیەکە سار بدنەوە لەبەرەوەی ئەمە چەندین جارە مامۆستایان دێنە سەر شەقام و بە موچەیەک سادیانەکەنەوە بە بەڵێنێکی نابەجێ کە بەڵێنەکانی خۆیانیش نابەنە سەر دوای موچەیەک 3-4 مانگ دیکە موچەیەکی تریش دابین ناکەن. بۆیە من داوا لە مامۆستایان ئەەکەم بەردەوام بن لە فشارەکانیان تا وەکو ڕێگاچارەیەکی گونجاو ئەدۆزرێتەوە. مامۆستایانی خۆپیشاندەر ڕەخنە لەلایەنەکان دەگرن بەوەی کە قوتی خەڵکیان کردووەتە بەشێک لە ململانیە حزبیەکانی نێوانیان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.